سڵاوتان لەبێت. دوای بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ دابەزاندنی نرخی بەنزین، زۆربەی بەنزینخانەکان نۆرماڵیان کرد بە 850 دینار. بەڵام لەولاوە گۆشت و مریشک گرانبوون و بەنزینی نۆرماڵیش کەوتە قات و قڕی. حاجی هۆگر خاوەنی یەکێک لە بەنزینخانەکانی هەولێرەوە بە 964 وت. هەر لە دوێنێشەوە بە 850 دینار بەنزینی نۆرمالمان فرۆشتۆ و تاوەکو لێمان بڕا. چاوەڕێن بەنزینمان بۆ بێتەوە و دەست بە دابەشکردنی بکەینەوە. لەگەڵ پڕانی بەنزین لە بەشەیەک لە بەنزینخانەکان شۆفێران نیگەران بوون و جەنگی مەجید ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێریش دەڵێت لەگەڵ حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر هێڵن بۆ تەرخانکردنی بەنزینی پاڵپشتی کراو. جا هەر بەنزین دابۆزی لە سلێمانی کیلۆیە گۆشتی مەڕبوو بە 26,000 دینار و کیلۆیەکیش مریشکی زیندوو گەیشتە سەر و 4,000 دینار. ئەوەش دیسان بۆ تابارگرانی بۆ هاوڵاتیان. مۆلیدەکانی کەرکووک گازیان دەست ناکەوێت و ناڵەیان دەچێتە ئاسمان. خاوەن مۆلیدەیەک ئەوەندە ئیشی بە مۆلیدەکەی کردووە بێزار بۆ دەڵێت ڕۆژانە زیاتر لە 18 کاتژمێر مۆلیدا ئیش پێ دەکەن و گازیشمان دەست ناکەوێت. ئەدهم ئەحمەد بە دڵێکی پڕەوە قسەی بۆ مایکی 964 کردو و دەڵێت لە ئێستادا وەزعی کارەبا زۆر خراپە. تەنیا 6 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە و ئەوی دیکە دەبێت مۆلیدا ئیش پێ بکەین. گاز تەنانەت بە پارەش دەست ناکەوێت. کەسیش نییە ئەم وەزعە چاک بکات و ئاوڕێکمان لێ بداتەوە. چێشخانەیەک لە سەی سادق بۆ کرێکار و هەژار و ڕێبواران کرایەوە و هەموو ڕۆژێک بە خۆڕایی سفرە و خوانی نیوەڕۆیان بۆ دەڕازێنێتەوە. ئەمە یەکەم جارە کارێکی وا دەکرێت و پرۆژەکەش لەلایەن مەریوانی حاجی جەمال سەرمایەداری دیاری سلێمانی و سەرپەرشتی و پشتیوانی دەکرێت. ئامانجلەی هاوکاریکردنی چین و توێژەکانی کەم ئەندام و هەژار و کرێکارە و ڕێبوارانی ناوچەکەیە. زریان سەلاح سەرپەرشتیاری پرۆژەکە بە 964 وت. ڕۆژانە نانی 300 کەس ئامادە دەکرێت و دەیانەوێت پرۆژەکە ببەنە هەموو شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان. زۆرمان بیستووە کە گواستنەوەی کەلوپەل یا خاوێنکردنەوەی ناوماڵەکان بە کۆمپانیا بکرێت. بەڵام ئێستا کۆمپانیایەک پەیدا بووە کە پرسەش دەگێڕێت و نەیاڵەت خاوەن پرسەکە یەک زەڕە تووشی ماندووبوون و هیلاکی ببێ. دڵگەشت قادر خاوەنی کۆمپانیایەکی خزمەتگوزاری بە 964 وت. ئیشەکەمان ئیشێکی تازەیە و هەموو خزمەتی بەشداربوانی پرسەکە دەکەین و زۆر بە جوانی کارەکانمان دەکەین. باسی لەوەش کرد بە پێویستی خاوەن پرسەکان خزمەتگوزاری دەکەین و دەتوانین بە کولفەیەکی کەم پرسەکە بەڕێوە ببین. بەڵام پرسەشە بووە 13 بۆ 14 ملیۆن دیناری تێچووە. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد.